تحدا و کێشە و گرفتانەی کە لە هەرێم و بینی ئەمە و هەرێم و بەغدا هەیە و هەروەها ئەو باسی کە ئەمڕۆ مەتبەقێکی کوردستانی بەردەوام کاری لەسەرەکە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی یاساییەوە ئەویش بریتە لە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە سپاس بخوا لەم ڕۆژانە هەنگاوی باشی ناوە و ئێمە ئومێدەوار ئینشاڵڵا لە نزیکترین وەختە بگەینە ڕێکەوتن و سازانێکی وە کە بێتە مای دڵخۆشی بۆ خەڵکی کوردستان و ئێمەش توانی بێتمان ئەو کێشە و گرفتانەی کە هەمانە چارەسەرمان کردوێ و لێرەوە من بە ناوی هەردووکمانەوە ڕێز و سپاس و ستایشی برا پێشمەرگەکانمانەکەین لە بەرەکانی جەنگ کە توانیان لەم ڕۆژانە پێشکەوتنی باش بەدەست بێنن کە بەڕاستی ئەوان لە جەپەکانە سەرکەوتن بەدەستێنن یعنی قابلی قوبوڵ نیە ئەمە نەتوانین لێرە کێشە و گرفتمەکانمان چارەسەر بکەین لەبەرەوە مەهاندەرێکی گەورەیشە بۆ هەموو لایەکمان کە بتوانین لەسەر سازان هەر کەسێکمان لە ئاستی خۆمان بینە خوارە بتوانین ڕایە دروستکەین کە بێتە ڕای هەموو لایەنە سیاسیەکان کە بێتە مای دڵخۆشی بۆ خەڵکی کوردستان بەمجێڕژ. زۆر سپاس. بە ناوی خۆی گەورە و مێرەبان زۆر خوشحاڵین کە ئێمڕۆ لە خزمەتی بەڕێز جەنابی مامۆستا محەممەد فەرەج و سەرکردایەتی یەکگرتوودا بووین و ئەمە دوایەوەی زنجیرەیەک بوونەوە و چاوپێکەوتن و سەردانمان هەبوو بە ناوی شاندێکی باڵای مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان بۆ ئاڵۆگۆڕکردنی بیر و باوەڕ و بووچوونەکانمان لەسەر ئەو پرسانەی کە ئێستا لە کوردستان هەن و ئێمە لە زۆر بابەتەوە هاوڕا بووین و هەردوو لامانیش لەسەرەوە هاودەنگ و هاوبیر بووین کە ئەبێ بەرژەوەندی باڵای گەل و وڵاتەکەمان خەینە پێش بەرژەوەندی تەسکی حزبی و ئێمە ئاسوویەکی ڕۆناقتر لە پێشمانە و ئەبێ پێش هەموو شتێک بیر لەوە بکەینەوە کە چۆن بژێوی خەڵک باشتر بکرێت چۆن ڕوبەڕووی ئەو قەیرانانە ببینەوە کە لە کوردستاندا ئێستا سەریان هەڵداوە بە پێویست بەوە ناکە قەیرانێکی تر خەینە پاڵ ئەو قەیرانانەی کە هەن لەبەرەوە ئەمە هیمەتی هەمولایەکی دەوێ و لێرەشەوە ئێمە جارێکی تریش دەڵێن کە سپاسی هەڵوێستی جوامێرانە و نیشتیمان پەروەرانەی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەکەین کە زۆر بەرپرسارانە مامەڵەیان لەگەڵ ئەم پرسە کردووە و هەمیشە هەوڵی ئەوەیان داوە کە سازانێکی گشتی سیاسی نیشتیمانی بینی لایەنەکاندا بکرێ و بەرەو چارەسەرکردنی ئەم قەیرانانە هەنگاو بنێن و زۆر زۆر سپاس بەڕێستان چەندین دوو ڕۆژایان سێمین جارەوە سەردانی ئەو پێکاتەودانانەکەن کە کورسیەکان ئێوەوانەی کورسیشانیان ئایا ئەو شاندە باڵە ئێوەی مەکتەبی سیاسی سەردانی سلێمانی شەکەواتە زوونەوەی بۆ ڕانوێکەتی نیشتیمانی وە ئێوە چەند جاریش وەکو پارتی ڕادانگەیاندووە کە ئێوە سوودن لەسەرەوەی ئەگەر دانەکان دەگەن بە سازان دەگەڕێنەوە بۆ ڕایگەن ئێستاش هەمان هەڵوێستانە ئایا ئەوە بەڕاشەوانە بەو دانانەتان گوتووە؟ ئێمە لەسەر بەشداربوونی لایەنەکان پێمان وایە هەموو تاکێکی کوردستان مافیەوەی هەیە بڕگەر لەسەر چارەنووسی خۆیان لەسەر داهاتوی وڵاتەکەی بدا بە تایبەتی ئەو پارتە سیاسیانەی کە کورسیان هەیە لە پەرلەمان مافی ئەوەیان هەیە چکە نوێنەرەتی خەڵکی خۆیان دەکەن بۆ ئەوی بەشدار بن لە کۆبوونەوەکانی فراوان و ڕاوگیری بووچوونی خۆیان خەنە ڕوو لەگەڵ لایەنەکانی تریش قسە بکەن بە تایبەتی ئەو نەتەوانەی کە لە کوردستاندا هەن وەکو کلد و سریان و ئاسووری و تورکمان و ئەو لایەنە سیاسیانەی تریش کە نوێنەریان هەیە لە پەرلەمان مافی خۆیانە بێن بەشداری کۆبوونەوەکان بکەن ناکرێ ئێمە وەکو کوردستان ینی لە بەغدا بڵێن مامەڵە لەگەڵ کوردستان لەسەر ئەساسی زۆرینە و کەمینە نابێ بەڵکو ئەبێ وەکو نەتەوە و هاوسەنگ مامەلەمان لەگەڵکەن بەڵام لێرەوە بە پێچەوەنەوە مافی نەتەوەکانی تر لە بەرچاو نەگرین و بە کورسی زۆرینە و کەمینە مامەڵیان لەگەڵ بکرێت لەبەرەوە ئێمە لەسەر ئەو بیر و بووچوونە سوورین کە پێمان وایە بەشداربوونی ئەم لایەنانە گفتوگۆکان دەوڵەمەندتر دەکەوە لە خزمەتی هەموو لایەکیشدا دەبێت. شاندەکانی تر هەن کە شاندی تر هەیە کە سەردانیان کردووە و لە کۆبوونەوەکانی تر بەشدار بوون ئێمە ئەم جارە هاتوین بۆ ئەوەی سەردانی هەندێک لایەن و دۆست و لانی سیاسی بکەین و بیر و بووچوونەکانی خۆمان لەگەڵەوە ناڵۆ. مامۆستا میدارەکان پارس لە پرسیارێکمە ئێوە پێشتر لە میدارەکانتان لەگەڵ حزبە سیاسیەکان گوتن ئەو پرسەدوڕانی سیاسی یاسایی پێویستە سیاسەکەی چارەسەرکردنی یاسایەکان ئێستا قسەکەی یەکگرتوو یعنی
سەرما کە پێویستە لە بۆ سیاسەکەی چارەسەرکرێت اینجا یاسایەکە پێتان وایە لەگەلە چارەسەرێکی سیاسی اینجا یاسایەکەی چارەسەر بەڵێ ئێستا هەردووکمان لە یەک نزیک کردوتەوە ئەم مەتبەقە ئێستا بینن سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانیش تیا بەشدارن یعنی ئەمە واتای وایە ئەمانە ئەم دوو پرسە کە لە ڕووی سیاسی و ئێمە قسەیەکەکەین کە گەشتینە کۆدەنگی سیاغەیەکی یاسایی بۆ بکرێ کە ئەمە حرەکەت پێدان و نزیک بوونەوەکە یا ئەو گەشتبینەی کە لەلای ئێمە دروست بۆ چارەسەر لێرا خۆیە بینێتەوە کە ئێستا پەرلەمانیش لە ناو بەندبەخەکە بەشداریەکە و ئەوەی کە باسی کەمینەکانتان کرد ئێستا بڕیاری ئەوەش دراوەکە لە کۆبوونەوەی ئەم جارش کە ڕۆژی یەکشەمەدی ئەوانش بەشداریەکەن لە کۆبوونەوە. وڵام کە ئەوانسی کە ئەوان دەڵێن مەکسی لەسەر لایەنگرانی ئەوان هەیە بڵێن مەکسی لەسەر پاکستانەوە کە لایەنگرانی ئەو لایەنانن کە ئەوە خوێندنەوەی بەداخەوە پێم وایە ئەم وازە ئەساسی بوونیە هیچ کەسێک لەسەر بیر و باوەڕی سیاسی لە کوردستان ئێستا ناگیرێ من ئاگادار نیم ئەگەر لایەنێکیش بێوێ بەم شێوەیە لێکدانەوەی بۆ بکە ئەمە تەنیا بۆ تێکدان و بۆ چەوەشەکردنی خەڵکە بەڵام یاسا معنایەوە نییە ئەوەستێ ئەگەر یەکێک بە بەڵگەیەکی قانونی تاوانبار بێ ئەمە دەستگاکانی یاسایی هەم کە ڕوبەڕووی ئەم حاڵەتە نابن بەدادا چنی بۆ کرێ گەشتبینم هێڵم گەشتبینم جایتر ئینشاءڵڵا هاوشان لەگەڵ ئەو شاندانزانکاری پارتیکە لە کۆمەڵگەی خۆیەکان بەزارە شاندی بۆ کە دەنا سەرکردەکە لە ئەگەری سەرنەکەوتنی کۆمەڵگەی خۆیەکان نەگەیشتنی لایەنەکان بە سازان پارتی هیچ بەدیلی دیکەی هەیە پلانی دی هەیە ئیشی بەسەردا ئەگەر ئەوان نەگەیشتنی جوایەوە سەردانی قسە خۆم کردەوە ئێمە دوو شاندی جیاوازمان نییە بۆ گفتوگۆ بە عکسەوە ئێمە یەک شاندی گفتوگۆمان هەیە کە گفتوگۆکان دەکە ئێمە وەکو مەکتەبی سیاسی هاتین بۆ سەردان و ئاڵۆگۆڕکردنی بیرروچوونەکانمان بەڵام ئەو شاندەی کە بەرپرسە لەلایەن پارتیەوە بۆ گفتوگۆ هەر ئەو شاندە بەردەوام دەبێت و بەشداری ئەو گفتوگوانە دەکە لەگەڵ لایەنەکانی تریش یەکێکی تر بەخۆ بەلای ئێمەوە ئەوەی گرنگە ئەم ئەزمونە بپارێزی یعنی ئێمە ئەوێ پێشتریش بیرمان لە شتی زۆر گەورەتر کردوتەوە و پێمان وایە ئەگەر کەسێک ئامادە نەبێ خۆی بەخت بکە لە پێناو بەرژەوەندی باڵای گەل و وڵاتەکەی ئەبێ ڕوبەڕووی پرسیینەوەی خەڵکی خۆی ببێتەوە خەڵکی هەموو کوردستان بۆیە شەمە دەڵێن لە کۆتاییە دەنگی کۆتایی بۆ خەڵکی کوردستان ئەگەر هەموو لەش نەتوانین بگەینە ڕێککەوتن ئەبێ خەڵک ڕای بدات دەڵێ ئەگەر سازان ڕێک نەکەوت نەگەینە ڕێککەوتن یان گەن ڕیان بەدا یان تەنە بۆ ڕای نێڕۆوەتی بەر حەکەمیشی ڕۆوەتی ئەوە ئەو خیارانن کە ئێمە لەسەر سازان ئەمانە هەمووی ئەو خیاراتانن کە باسەکرێن ئەمە ئەم خیاراتانن ئەوە کە باسەکرێن لەو مەتبەغا ئەمانە هەموو لەمانەش زیاترە بێ خیار زۆرتر بکەین بۆ بتوانین باشتر هەناسە بین لە بینی یەک و دوان نەوەسین لە بینی من و توان نەوەسین ببینە زۆر کە خیارەکانمان زۆر بوو ئاسانترەگەین ئێستا ئێمە هەستەکەین لە ناو ئەو مەتبەغا خیارات زیاتر دروست بوو ئەو خیاراتانەوەمان لێکەن بژاردەیەکی محکەم دروستکەن بەدڵی هەمومان زۆر سپاسانە دەستان خۆش بێت.